تاوا اكشن ژیرتان لەگەڵە بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی جیاوازی من کە من هەرگیز زۆرە ڤیدیۆیانم دروست نەکردیە و لەوانەشە زۆر بە کەمی دروستی بکەم ئەو ڕەباسی ئەو پلانانە دەکەم کە بڕیارم داوە لە ساڵی 2021 ئەنجام بدەم لە ناو چەناڵی ژیر دەمێ بەخێراتنی هەموو ئەو سەبسکرایبەر نوێیانە بکەم کە تازە هاتوونەتە ناو چەناڵی ژیر لە 2 هەفتەی ڕابردوو یاخود لە مانچ ڕابردوو هیوادارم لە چەناڵی ژیر بمێننەوە و بەڵێنتان پێدەدەم لە 2021 گۆڕانکاری زۆر گەورە دەکەین و چەناڵەکەم زیاتر گەورە دەکەین هەوڵ دەدەین بێکەوە جوانترین و نمونەی چەناڵی یوتیوبی کوردی پێشکەش بکەین خۆشەویستانم زۆربەتان تان پرسی ژیر ئەو عینەکە طبیە یان حبیە ئەو عینەکە طبیە و چاوم زعیف و لە کۆتاییدا لە ڕاستە نزیکەی چەندین مانگەمە چاوم زعیفە بەڵام لە ڤیدیۆکانی یوتیوبی قەدە چاوم نەدەکرد و بەهۆی ئەوەی بکەوە مۆبایلم زۆر لە پێشەوە بەکاردێنە فۆکسی چاوم تێکچۆ کەسانە کامل شازان زانکەوە فۆکسی چاو تێکسیجن چابنۆژی تۆزێک ئەستەما ئەو دکتۆر گوتی دەبی لە چاوکەین ئاگدارێکم هاوڕێ لە ماوەی یەک مانج ڕابردوو زیاتر لە 13000 سەبسکرایبمان زیادی کرد کە یەکەم جارە چەناڵی ژیر بەو شێوازە گەشە بکە و سوپاسەکەش بێگومان بۆ ئێوەی خۆشەویست دەگرێتەوە لەو کاتێک کە ڤیدیۆی کڕینی پلەیستیشن 5 بڵاو کرد تاوە کوێستا بەردەوام سەبسکرایبمان بەرز دەبتەوە کە پێشتر بە هەفتە 100 کەس زیاد دەبوو ئێستا بە هەفتە بەلایکمی 3000 2000 زیاد دەبیتن کە شتێکی زۆر سەرنجشە و هیوادارم بەردەوام بین و بگەینە بە 100,000 سەبسکرایب بە زووترین کات من لە 2019 بە فەرمی هاتیمە ناو دنیای یوتیوبی و سەرەتا چەند بەز راپۆرتم بڵاو دەکردەوە دواتر دەستمان بەرنامەی 01 ژیری کرد بەڵام بەرنامەکە کواڵیتی دەنگ و ڕەنجی بۆ شێوازە باش نەبوو هەرچەندە من بخۆم لەو کارانە تۆزێ بە پرۆفشناڵی کار دەکەم بەڵام ئەو ئەدەواتم نەبوو لە ناو یوتیوبی کوردی بتوانم کار بکەم ئێستا الحەمدولله سوپاس بۆ خوا و سوپاس بۆ ئێوەی خۆشەویستیش توانیمانە ئەدەواتەکان تەرتیب بکەین هەمووی پرفێکتش نەبی دەتوانین بڵین بەشێکی زۆرمان هەیە هەوڵ دەین لە 2021 ڤیدیۆی جوانتری پێ دروست بکەین پلانەکانم لە بۆ ساڵی 2021 زۆر سادە دەبن بەڵام پلانەکانم زۆر جوانە ئەو شتانە کە ئێوە زۆر داواتان دەکرد دانانی گەیم پڵەی بوو و هەوڵ دەین بە لایڤ ستریم بی بەدانی پارت بی زۆر بە گەیم پڵەی یاریەکە بە قوتەکان دادەنێم دومیان داواتان دەکرد ژیر موڤی ریڤیو یاخود خوێندنەوە بۆ فیلم بێنە یوتیوب ئاگادار بن ئێستا زیاتر باسی دەکەم و سێمیشیان زۆربەتان تاون ژیر لەبەرچە ریاکشن ناکەی و ریاکشنشمان هینای ناو چەناڵی ژیر زۆر بە چەناڵە یوتیوبە گەورەکان تایبەتن بە یەک شت تەکنۆلۆژیا یان فیلم یان نازانم چی یان گەیم پڵەی یان هەواڵ وەکو خۆم حەز ناکەم کە چەناڵەکەم بکەمە شتێکی کڵێشەی تەنیا یەک شت بی من حەز دەکەم چەناڵەکەم هەموو شتێکی تێدا بی بۆ نمونە لەنەو پاش ئەوە بەرنامەی چەناڵی ژیر دەبی لە ساڵی 2021 سەرتا بێگومان گرنگترین شت لەناو چەناڵی ژیری بەرنامەی 01 ژیریە کە پێم وایە وەکو ڕێی خۆم یەکێکە لە باشترین ئەو بەرنامەی لەناو یوتیوبی هەیە ئێستا زۆرتان داوا دەکەن ژیر پێویستە باسی فیلم و تەکنۆلۆژیاش لەگەڵ ڤیدیۆ گەیم لەناو بەرنامەی 01 ژیری من بەرنامەی 01 ژیری هەموو ڕۆژانی پێشەم ساعت 12 بڵاو دەکردەوە بەڵام زۆر کێشەم هەبوو هەواڵەکان پێشەمان بڵاو دەبوو یاخود هەواڵ نوێ دەهات بەرنامەکەم ئەپلۆد دەکرد یاخود دەبێت دووبارە مۆنتاژ بکەمەوە بە هەواڵ نوێدارم ئاگادارێکم هاوڕێ لەنەو پاش واتە لەو هەفتەیەوە بەرنامەی 01 ژیری دەکەوێتە ڕۆژی هەینی کاتژمێر 9 شەو بەردەوام ئەپلۆدەکانم ببتە شەو ساعت 9 بۆتان بڵاوکەمەوە کە زۆربەتان لە کارن بە ڕۆژ ناتوانن سەیری بکەن بە شەو بۆتان دادەنێم بەرنامەی 01 ژیری نەو پاش دەبێتە ڕۆژانی هەینی کاتژمێر 9 شەو بەرنامەی 01 ژیری نەو پاش تەنیا باسی ڤیدیۆ گەیم ناکەین لە بەرنامەی 01 ژیری باسی تەکنۆلۆژیا دەکەین مۆبایل و لاپتۆپ و هەر بابەتێکی تەکنۆلۆژی باسی فیلم دەکەین هەر هەواڵێکی فیلم یاخود زنجیرە تەلەڤیزیۆنی واروەها باسی ڤیدیۆ گەیمش دەکەین بێگومان کە گەورەترین شت بێگومان ڤیدیۆ گەیمە هەم هەواڵەکانی ڤیدیۆ گەیمش بەردەوام دەبێت بەرنامەی 01 ژیری تۆزێک دەریاشتری دەکەینەوە لە 20 خولەک دەکەینە 25 بۆ 30 خولەک هیوادارم سوودی لێ وەربگرن چونکە بەرنامەیەکی بە سوودە و خۆشم زۆر پەیوەمانی دەکەم بۆ دۆزینەوەی هەواڵانە و باسکردنیان جگە لە بەرنامەی 01 ژیری من هەوڵ دەدەم گەیم پڵەی یاریەکان دابنێ ڕاستە لە پێشتری چەندین جا وعدمدا گەیم پڵەی هەموو یاریەکان دابنێن بەڵام بەهۆی ئەوەی من کارم هەیە خوێندیشم هەیە ئەو کاتەم نەبووە بتوانم هەموو پارتی هەموو یاریەکان دابنێم وە زۆر بە یوتیوبەرەکانی دیکەش پارتی یاریەکان بەڵام بەردەوام دەبن بەلانی گەیم پڵەی یاریەکان شەردێک گەیم پڵەیەکان هەموو پارتی هەر یاریەکی بۆ نمونە هەر یاریەکی نوێ بێت دەتوانین چەند پارتێکی لێ دابنێم شەرحیکەم بۆتان ئەو یاریەکەی ئەوە گەیم پڵەیەکەی خۆتان سوودی لێ وەربگرن یاخود یاری ئۆنلاینەکان پێویستی بە پارتیش نابێت شتێکی دیکە لە ناو چەناڵی ژیر زیاد دەکەین ئەویش موڤی ریڤیوە پێشتر لە تەنیا لە پیجی ژیر لە فەیسبوک باسی فیلممان دەکرد شیکردنەوەی فیلم واروە ریڤیو فیلم هەرچەندە ریڤیو واتە خوێندنەوە بۆ فیلم بینەرێکی زۆری نیە لە کوردستان چونکە بەعام ناڵێم خەڵکی کوردستان لێ نازان بەڵام ئەو شێوازە چۆن دەڵێ ڕۆشنبیری هێشتا ماوە بگەین مە بۆ خۆشم ئەو ڕۆشنبیریە ماوە بتوانم خوێندنەوەیەکی تەواو بۆ فیلمێک بکەم تاوەکو خەڵکی سەیری کە ئایا سەیری فیلمەکە بکەن یان نا زۆربەی خەڵکی پێم دەڵێن ژیر ئێمە فیلمەکەمان بینیوە پێویستمان بە شیکردنەوەیە برێکداونە بۆیە لەنەو پاش لەگەڵ خوێندنەوەی فیلمەکەش بە سپۆیلەوە برێکداونی کامەری ئەو فیلمانە دەکەم کە باسییان دەکەم لە چەناڵی ژیری خوێندنەوەی فیلمیش بڵاو دەکەینەوە تەنیا لە فەیسبوک نابی بەڵکو هەر لە ناو یوتیوب بە کواڵەتی بەرز شیکردنەوەی تەواو تەنانەت زۆربەیان وێنە بە وێنە بۆ هەموو فیلمەکان دەکەین بۆ ئەگەر حەز لە فیلمیەت کار دەکەم زەنگوڵەدا بگرێت تاوەکو ئاگاداربی لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆیەک لەسەر فیلمێکی نوێ هیوادارم هەمووشتان بینەر بن تاکو ئەو زێم پێ بدەم بەردەوام بە وەکو دەزان دەستم بە لایڤ ستریم کردی لایڤ ستریم بەلای من شتێکی زۆر خۆشە هەم قسە لەگەڵ
لەگەڵ ئێوەی خۆشەویست دەکەم و هەر یاریەکی نوێژ بێ بێگومان زۆر حەز دەکەم لە زیاتی دانانی هەندە گەیمپڵی بە لایڤ ستریم یاریەکە بکەین ئەگەر بێت و یاریەکە گونجاوی بۆ لایڤ ستریم بە بڕای من شتێکی زۆر خۆشە کاژمێر دەیشەو بێکەوە دێنە لایڤی قسەی خۆش دەکەین یا بەشێک لە یاریەکە دەبینن و معلومات دەگۆڕینەوە کاتێکی خۆشە من زۆر حەز لایڤ ستریمم بێگومان لە 2021 لایڤ ستریمی ژیری زیاتر دەبی هەوڵ دەدەم هەفتانە زیاتر لە جارێک 2000 دانێ 3000 سێ شەو لایڤ ستریم بکەینەوە بۆ هەر یاریەک کە ئێوە داوا دەکەن ریاکشن لە ڤیدیۆکانی ریاکشن زیاتر گرنگی بە تریلەری فیلم و وەروە گۆرانی دەدەم گۆرانیش لەوانێ نتوانم ریاکشن لە بە گۆرانیی کوردی بکەم چون گۆرانی کوردی بۆ شێوازە پێویستی بە ریاکشن نییە بەڵام بە گۆرانی هیپۆپ عالەمیەکان یاخود گۆرانی کۆریەکان یان زۆر بێ گۆرانی جیاوازە جیهان کە ئێوە حەز بکەن بێگومان ڤیدیۆ ریاکشنی بۆ دروست دەکەم خۆشە ریاکشن وەروە تریلەری فیلمیش بەلای منەوە ریاکشنی پێویستە و برێکداونی پێویستە شیکردنەوەیان لە بۆ دەکەم زۆرە ڤیدیۆیەکی دیکەش لە شەناڵی ژیر لە 2021 بەردەوام دەبی ئەویش ڤیدیۆی سوپاسکردنە یاخود ڤیدیۆی گشتی عام مثلا ڤیدیۆ لەو زۆرە کوێشن ئەند ئانسەر Q&A یاخود ڤلۆگێک لە بۆ دەرەوە یاخود باسکردنی هەر شتێکی نوێ کە دەیکڕم یا هەر شتێک ئەنبۆکسی بکەم سوپاسکردنیش بێگومان بەردەوام دەبێتن بەڵام ڤیدیۆ دروستکردنی ڤیدیۆ سوپاسکردن باوەڕکەن زۆر زەحمەتە و نامەوێت کواڵیتی بێتە خوارێ نامەوێت شتێک بیبرێ هەموو هەفتان بڵای بکەمەوە دەمەوێت لە کواڵیتێکی بەرز بین و مۆنتاژێکی جوان دەوێت و بیرۆکەی جوانی دەوێت و قسەکردنێکی باشی دەوێت پێویستی بە کاتە ڤیدیۆیەکی نورمال نییە ئەو ڤیدیۆی سوپاسکردن دەبی ڤیدیۆکی یەکدا زۆری لە بەبێت ڤیدیۆکەی لە ئاستی ئەوەی نەبیکەوە من ئەو خۆمانیکردنە پێوە کردی لەوانێت دڵم بشتێ نتوانم بەردەوام لە زۆر ڤیدیۆیان بەڵام هەوڵ دەدەم بەرزترین کواڵیتیان پێشکەش بکەم ئەوانە هەموو ئەو گۆڕانکاریان دەبن لە ناو چناڵی ژیر لە 2021 لە بۆ ئێوەی خۆشەویست بێگومان گرنگترین شتیش بەلامەوە بەرزکردنەوەی کواڵیتی ڤیدیۆیەکانە ئێستا دەزانم کەوا لایڤ ستریمەکەمان هەوڵ دەدەم بە کواڵیتێکی باش بە ڕەنگێکی باش بە قسەکردنێکی باش بە دەنگێکی باش بە گرافیکێکی باش پێشکەشتانی بکەم وەروەها لەنەو پاش بابەتی تەکنەلۆژیش زۆر زیاد دەبی بابەتی ڤیدیۆ گەیم بێگومان هەر بەردەوام دەبی لە ڤیدیۆ گەیم چکەوە شتێکە عاشقیمە زۆرە ڤیدیۆیەکی لەوانەیە زیادی بکەین ئەویژەوەیەکەوە باسی چەند شتێکی مێژووی لەوانەیە بکەین بۆ چوونی خۆم لەسەر چەند شتێکی مێژووی باز بکەم بۆ نمونە چوینە سەرمانگ یان نەچوینە سەرمانگ ناسا بەڕاستی بوونی هەیە یاخود ناسا هۆکسە و زۆر بابەت هەیەکەوە حەز دەکەم ڤیدیۆ لەو شێوازە شیکردنەوەی بۆ بکەین قسەی لەسەر بکەم بێگومان 2021 ساڵێکی باش دەبین انشاءالله بە یوتیوبی کوردی بەگشتی بە هەروە هەوڵ دەدەم بە زووترین کات لە ساڵی 2021 بگین بە 100,000 سابسکرایب و جوانترین کواڵیتی ڤیدیۆتان پێشکەش بکەم تاوەکو دەگەینە 100,000 سابسکرایب ستایلی ژیری لەو بابەتانە دەبیتن هەر شتێکی دیکە هەست دەکەن زیادی بکەم لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن ڕێز و خۆشەویستی قوڵ بکەن بێگومان مەبەستی چناڵی ژیر تەنیا خزمەتکردنە بە ئێوەی خۆشەویست خەڵکی هۆشیار بکەینەوە ژیر بکەینەوە هەمومان بێکەوە ژیر بین خۆشەویستان بۆ دەستکەوتی هەر پارچەیەکی ڤیدیۆ گەیم لە هەر شوێنێک لە کوردستان لە هەولێر یاخود بە ئۆنلاین تێدا بکەیت بێگومان پەیوەندی بە دارنگەیمەوە بکە لە سلێمانی و لە هەولێر لەخیان هەیە لە دیسکریپشن زانیاری تەواو داناون ناوی ژیری بەکاربێنە داشکان لە بۆ دەکەن خۆشەویستان تا ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ